ئەم کاتۆ باش لەسەر شاڕێ و شەقامەکان ڕای ژمارەیەک کاسبکار وەردەگرن. چیە لەوان منیش داوای ئەوە کە بۆکو خەڵق هیوای پیانە هیوادارم ئەوانیش ئەو سەرکردایەتی نوێیە دەستکرد بە خزمەتبینی خەڵق. هەموو خەڵق هیوای ئەوەی پیانە کەواتە نوێبوونەوە کارێکی باش نوێبوونەوە کارێکی باش و شتێکی زۆر پیرۆزە. ئەرەوەڵا ئەم کاتۆ باش کاتێکی جەنابی باش. سەرکردایەتی تازەی کێتی نیشتیمانی کوردستان داواکاری چییە بۆیان بۆ بە تایبەت نوێبوونەوە ئەوان لە نوێبوونیان تۆ داواکاری چیە؟ بەڵام شەر هیوادارم ئەم دوو گەنجە چاوان لە گەنجەوە بێ چاوان لە وڵاتەکەەوە بێ چیان پێ ئەکرێت لە خزمەتی و میلەتەکە کەم تەرخەمی نەکەن بۆ خۆشیان باشە بۆ میلەتەکە بۆ وڵاتەکەش باشە. بزانین داواکاریان چیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی تازە. یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی خۆی بەست نوێبوونەوەی ئەنجام داوە چەند کارێکی گرنگە نوێبوونەوە کارێکی زۆر گرنگە لەبەرەوەی ئاسایشی وڵات ئەپارێزێ یەکخستنەوەی گروپەکان یعنی ناو خۆی یەکێتیە یعنی بەرزونزمی پلەکان ئێشیانە خاتەوە ڕێشیانە خاتەوە ئەمە شتێکی زۆر زۆر چاکە ئێمە پێمان ناخۆش بوو کە کۆنگرە نابەسترە. ئێستا بەسراوە کارێکی باشە کارێکی زۆر زۆر باشە و زۆر زۆر پیرۆزە. نوێبوونەوە چەند گرنگە؟ زۆر گرنگە نوێبوونەوە بۆ خۆمان بۆ میلەتەکەمان بۆ حیزبەکە بۆ هەموو حیزبەکان نەک بۆ هەر بڵێن ئەمڕۆ کە ئێمە هەمومان لە ناو وڵاتێکە ئاژین پێڕەن کوردستان باشە ئەگەر هەموو یەک بن یەکگرتوو بن شتێکی باشە. داواکاری تۆ چێ لە سەرکردەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت هاوسەرۆکەکان؟ وەڵاهی منەمەوێ یەک بن یەکگرتوو بن. نوێبوونەوە لای کاسبکاران کارێکی زۆر باشە چونکە لەو ڕێگەیەوە خزمەتی زیاتر دێتە ئاراوە. وڵا داواکاری لە سەرکردانی یەکێتی بە تایبەتی ئەوەیە کە گۆڕانکاریەک لە خۆیان بکەن کە چاوێکیان لە میلەت بێ کە ئەو بەڵێنانەی داویانە بیبەنە سەر ئەمە داواکاری بەعام نەکی منی هەموو هاوڵاتیانە چاویان لە موچە خۆران بێ چاویان لە بازار بێ چاویان لەوە بێ کە خەڵک چۆن بژێوین ژیانی خۆی پێیاکات. کەواتە نوێبوونەوە گرنگە نوێبوونەوە زۆر گرنگە بەڵێ گرنگە بەڵێ. وەستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە ناو خەڵکە و بۆ خەڵکە. ئێوە باشن یەکێ ئێرە مقابلێکی بکەی بێ زەحمەت قسەی تۆ چییە و داواکاری تۆ چێلەوە؟ بەخێرەتنی کەناڵەکەدانەکەم ئێمە هیوادارین کەوا سەرکردایەتی تازە بەدڵی جەماوەر و بەدڵی خەڵک بێت ئیشەڵا ئیشکەن بۆ ئەم جەماوەری کوردستان و ئیشەڵا سەرکەوتوو. کەواتە نوێبوونەوە گرنگە. بەڵێ نوێبوونەوە گرنگە و شتێکی چاک. هەوڵی بەردەوامی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی تازە دروشمی نوێبوونیان بۆ بەرژەوەندی گشتی هەڵگرتووە و دەیانەوێت خزمەتی زیاتر بکەن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.